اللي تماشاوانی جایدی نافچه لهم به انکو بسدم عبی شری اللي روشك هنوكيا دجواردايا تماشا بكن هم ولاتين دفري تايبتي ولاتين بيوندي دار لسر عاستي جوبيتكي تعقيب روشه دي كان روشه بمتر سيدار دبينن هر كود تشجي بيجمان روش متر سيدار تر هيرش تونتر دجوارتر كارفدان جي كوسانه ما بس تمنا بيتر نقاشا في برسيدي جالباريس جون هيربست باليوز بري امريكا لاوكرانيا بكم كن هال واشنطن جلمه بريست هيربست دماتا باجبه ايدي توجي تعقيب دكي شر ما بين اسرائيل وايران كدوز الهزن دفرنا كفتكت بيجمان توارك متر سيدار دا جفان لابدو دخان كوهيرش بردام تربن ويروشا تصعيد دجوار تربه تو شاد بيني قالوا حتى كيري داف روشا بردام بيت It's hard to imagine there could be real escalation. سخته که ببینی برو پیش چونو گیرشبونێکی تا هەبێت چونکە ئیسرائیل زۆربەی توانای ئێرانی لە نابردووە تواناکانی ئێرانی بۆ ئەوەی هێرش بکاتەوە لە نابردووە ئێمە بینیمان هێرشە درۆنیەکەی ئێرانمان بینیەوە هێرشە موشکەکەشمان بینی توانەکەیان هەبوو کە دووبارە ئەمە بکەن بەڵام ناتوان زیاتر لەمە بکەن بەدڵنیایەوە ئەگەر ئێرانیەکان بەردەوام بن هێرش بکەنە سەر ئیسرائیل وەکەوەی دوێنێ شەو کردیان بڕوام وایە ئیسرائیل دەکرێت زیانی زیاتر بە ئێران بگەنێت و توانای هەبێت کە زیاتر ئازاریان بدا ئێران بۆ ئەوەی ئێران نەتوان جارێک کێش بکاتەوە بەڵێ کەواتە بێگومان ئەمریکا دوچارچوبێ ڕەوشە کۆ لە ڕۆژهەڵاتە ناوین هەیە بەس چاودێریە دیکە حتا نەها هەولێن پراکتیکی نەئاوێتنە گەلو حتا کەنگی وێ ئەمریکا بەس چاودێریە ڕەوشە بکە کۆ بریارە سبێژی بریار بۆ ئیران و ئەمریکا لە ماسقات بجبن لێ ئەو جبین ژی هاتە هەڵوەشاندن زۆر ڕوونەکە ئەمریکا هیچ بەشێکی نییە لە هێرشەکە ئیسرائیل بۆ سەر ئێران ئەمە ڕوونە بەڵام ئەوەش ڕووناگەر ئێران ئامادەکاری کارش بکاتەوە سەر ئیسرائیل ئەمریکا گوتیەتی کە بەرگری لە ئیسرائیل دەکات لە دژی هێرشەکانی ئێرانەوە کارەشی کردووە ترامپ بڕوام وایە سپرایز نەبوو بەم هێرشەی ئیسرائیل هەوڵ دەدات گفتوگۆ بکات لەبارەی ڕێککەوتنێک لە ڕوانینی ئیسرائیل ترامپ دەوێت زۆرش لەبەر چاو بگرێتن و ئێستا ترامپ هەوڵ دەدات سوود لەو زیانانە بگەێنێت کە ئیسرائیل بەسەر ئێرانی هێناوە بۆ ئەوی بتوانێت قەناعەت بە ئێران بکات بگاتە ڕێککەوتنێک و پیتاندنی یۆرانیۆم ڕابگەێنن کە ئەمە کێشەی سەرەکی بۆ گەیشتن بە ڕێککەوتن ئایا ئێران ئەم کارە دەکات یاخودنا ئێستا بەو شێوەیە دەرناکەوێت بەڵام بە تێپەڕبوونی کات ڕەنگە بیرکردنەوەی برز جون هەڵبەتە نها داخوانین نوێن ناتانیاهانە کو دەبە خواستا ئیسرائیل بتنێکێکی ئەتومیە ئیرانی نەبێت دەبێژە ئیرانی 20,000 موشکێن باڵستی هەنە ئەوێ موشکێن وان ژنا ببن باڵە فرنشەریên ئیسرائیلی دikarin biçina Tehran bi azadî bêhên û biçin û armancên xwe bihengevin tu vê pêşhatê çat bînî من لاستێک دەنم کە بتوان قسە لەسەر کۆمنتەکانی سەرۆک وەزیرانی ئیسرائیل بکەم لەبارەی توانای موشێکی ئێران هێشتا توانایی هەیە موشک بەرەو ئێران بەرەو ئیسرائیل ئاراستە بکەن و ئیسرائیل توانیویەتی لە ئاسمانی ئێراندا کار بکات و وای کردووە ئێران نەتوانێت بە ئاسانیەوە موشکانە ئاراستە ئیسرائیل بکە ڕەنگە بتوانێت دووبارە هێرش بکاتەوە چکە هەندێک توانای ماوەیە ئێران بەڵام ئیسرائیل تواناکانی ئێران لاواز دەکات ڕۆژانە کەواتە لاوازکردنا شانên ئیرانê توانای ئێران لەلایەن ئیسرائیلەوە پێت وایە ڕەوشەکە بەرەو چی ئاقارێک دەڕوا ئایا لە شوێنێکی سنووردار دەبێ یان بەردەوام دەبێ بڕوام وایە ئەمە پشت بۆ دەبستێت لە ڕووی پرینسیپەوە کە ئێران چی دەکات ئەگەر ئێران درەنگانی شەوێریش بکاتەوە بڵێن ئێستا بەڵێ ئەوان وەڵام ئیسرائیلیان داوە ڕەنگە
گرژبوونەوەکان هەبێت بەڵام ئەگەر هێرشانە ڕابۆستن ڕەنگە شەڕەکە بۆستێ بەڵام بە بڕای من ئێستا سەرکردای تێران ئەمیان لە مێشدا نییە ئەگەر بەردەوام لێرشکردنە سەر ئیسرائیل شێرش دەکاتەوە سەر ئێران بەڵام ئیسرائیل دەتوانێت زیانی زیاتر بە ئێران بگەێنێت و بەتوانە سەربازەکانی ئێران بگێت وەک لەوێ ئێران بە ئیسرائیلی بگەێنێت ولی ایران جی گفال اسرائیل دخواد بیجه 2000 مشکن ما برهفن ام آراسته اسرائیل بکن دوجیک هد مشکن ایرانی لتل اویف آرمانجن خواه پیکان تو وی چاد بینی گلو ایران جی گفان ده خوش خواه We've seen Iran ئێمە بینیمان ئێران موشکی بالیستی بەکارهێنا ئێمە ڕەنگە ئەوە لە بەرچاوگرین کە دووبارە ئەمە بکەنەوە لە هەمان کاتدا ڕاستە کە ئەوانیش هەندێک سزایان دەدرێت لە بەرەوەی ئەم موشکانەیان بەکارهێناوە من هیچ دوو دڵیەکەم نییە کە ئەو کەسانی لە ئێران باادەستن و سەرکردارەکەن گرنگی بۆ نادەن لەگەڵ خەڵک بناڵێن و ئازار بکێشن بەڵام گرنگی بەوە دەدەن کە توانە سەربازیەکانیان زیانیان پێ بگاتن و دەیانەوێت کە زیان بە ئیسرائیل بگەن ڕەنگە ئیسرائیل هەوڵ نەدات کە توانە نەوتیەکانی ئێران بکاتە ئامانز لە بەرەوەی ئەمە زیانی بۆ جیهانیش دەبێتن ولی برز جون بگمان ایران و اسرائیل دو ولات زلهزن هریما انکار شالات ناوینن او خدانی سیستم برگریه پیزن هر دو به شوازن جدا او نهاد شرک راستا خدا ندگل هفدو و کارودان هنه پاکستان ده بیجه امی پشتوانیا ایران بکین ترکیه جراوشه ده ترسه کارودان ولاتن دن هنه تو وی چاد بینی گلو Well, we see that Russia ئێمە بینیمان کە رووسیا بەردام لە پشتیوانیکردن لە ئێران چینیش بە هەمەشتەوە مەجێگەی سوپرایز نیە چکە ئەم وڵاتانە هاوکات لەگەڵ کۆریایی باکوور ئەوانی یەکگرتوون بۆ ئەوەی ئەمریکا لاواز بکەن هاوپەیمانەکانی ئەمریکا لە نێویشاندا ئیسرائیل لاواز بکەن ئەمە لە بەرچاو دەگیرێتن و ڕەنگە هەندێک وڵاتی دیکەندێک وڵاتی نێو کۆمەڵی بریکس بتوانن دەنگی هاوسۆزی و پشتیوانی بۆ ئێران دەرببڕن بەڵام ئەمە تەنیا پیشاندانی هەڵوێستە شتە گرنگەکە ئەوەیە کە ڕوودەدات لە ناوچەکەدا ئەو شتێ کە گرنگە لە نێویاندا ئەو بڕیارانەی کە سەرکرداتی ئیسرائیل و ئێران دەیدەن ئەمە ئەو شتانن کە چۆن هەموو ئەم شتانە بە کۆتایی دەگەن و چی بە دڵنیایەوە ئەمە بۆ ئێران باش نابێت ولی کەواتە سەرکۆماری تورکیا ڕەجەب تەیپ ئەردۆغان ئیرۆ ڕاگەهاند کە پێویستە بەرسینگێ گەفن ناتانیاهو بێنەگرتن ji ber ku gefeke rastaqînê bi ser ewlehiya navçeyê û cîhanê Tirkiye ku endamê NATOye yekî şevpeymaniyên Amerîkayê tirs li vê yekê heye tirs li van tesarruf û serederiyên İsraîlê heye li devê ئەردۆغان من نامەوێت وشەیەک بەکاربێنم کە با بڵێن هاوپەیمانی نزیکی ئەمریکا بێ ئەردۆغان و تورکیا هاوپەیمانی ئەمریکان بەڵام هاوپەیمانی نزیک نین وەک هاوپەیمانی گرنگ دەبینرێن بەڵام هەمومان دەزانین لە چەندەی ڕابردوودا پەیوەندەکان نێوان ئەنقەرە و ئیسرائیل باش بوونا بەڵام بەو شێوەیە باش نەبووە لەوەتەی کە ئەردۆغان هاتووەتە دەساڵات ئەو دەیەوێت کە یاسا ئیسلامیەکان و پەیڕۆ ئیسلامیەکان سەپێنێت ئەمە جێگەی داخە بەڵام ئەمە بەشێکە لە ژیان ئەم ڕوانینەی کە ئەو هەیە مجاەتەیە کە هەیە دەستی پێ نەکردووە لە کاتی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرتوانە سەربازیەکانی ئێران ئەو تەواو با بڵێن ڕەخنەی لە ئیسرائیل گرتووە کاتێک ئێران حیزبوڵڵا حوثیەکانی بەکاردهێنا لە دژی ئیسرائیل بۆیە ئەو لە پێگەی سیرکردنی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە قسانە ناکات و ئۆردۆغان ناوێت ڕوبەڕ بێتەوە ئەو دەوێت توانە سەربازیەکانی خۆی و دەزانێت ئیسرائیل باڵادەستە لەم ڕوانگەیەوە دەیەوێت هەوڵە دیپلۆماسیەکانی بەکاربێنێتە ڕەنگە بتوانێت هەندێک لەم گروپە ئیسلامیانە پشتیوانیان بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کەواتە برێز جۆن ترس هەیە ji berfirehbûna vê rewşa tespît ku li rojhilata navîn heye heta behsê rojhilata navîna taze tê kirin behsê guhartinên cografî tê kirin henî kumeke babet û pirsan kewata gelo tu dibînî
اف برسد نابين طهران و تل ابيب ده تاقاتيس كرين يعني دبا برفره تربيت. I don't see, من وای نبینمی هیچ لایەنێک aside from current جگە Iranian لەو proxies like Hezbollah, میلیشیانی سەر بە ئێران وەک حەماس و حیزبڵا یاخود با بڵێن حوثیەکان who want to get کە into a بیانەوێت confrontation with Israel. لە ڕوبەڕوونێک لەگەڵ ئیسرائیلدا تێوە بگرن لە کاتێکدا ئیسرائیل کە ئێمە دەڵێن بەرگری لەوە خۆی دەکات تاوەکات پشتیوانێکی زۆری ئەمریکاشی هەیە بۆیە نایەنەوێت ڕوبەڕووی ئەمریکا ببنەوە. And we all know that هەمومان دەزانین کە زۆرێک لە وڵاتە عەرەبیەکان بەتایبەتی ئەوانەی لە کەنداون زۆر نیگەرانی قوڵیان هەیە لەبارەی ئێرانەوە. aside from posturing, I جگە don't expect to see لە دەربڕینی پێگەی خۆیان من نابینم ئەو شەڕی کە ئێستای هەیە فراوان بکرێت بۆ وڵاتانی دی. تزاني جيك إسرائيل وإيران دو دجمنين تقليديا هفدونا لروشالات نافين قد قال هفدونا جنجن بردوام إيران جيك بيقومان بحثي نهيلانا إسرائيل اللي سر نقشي دكا كواتا قالوا أبدو هيزا كو محكومة لهندي لروشالات نافين اللي قال بتو أوايك دي قال هفدونا جنجن بردوام روشايا نها بيتر برايك دجهف لروشالات نافين هيا كواتا أبدو فيرا برف كيف بريز جون آیا هر دید چارچوبه روش تصعید و دجوار و گواردنی جیوپولوژیکی دابید یعنی جدی روزک آشتی دسته بر بید. I'm old enough to remember من تەواو بەتەمەنم بۆی ئەو شتانم لەبیر بێت کاتێک کە ئێران و ئیسرائیل بەیەکەوە هەماهەنگیان دەکرد و کاریان دەکرێت. ئێران بووە دوژمنێکی ئیسرائیل دژمنێکی جدی ئیسرائیل دوای ئەوەی کە لە 1970 ئێران کە توندڕەوە ئیسلامیەکان هاتنە سەردەسەڵات. we know that ئێمە دەزانین کە ئەم جۆرە Islamic fanaticism ڕوانینە ئیسلامیە کە ڕەنگە بڵێت ئەمە بۆ خەڵکی ئێرانیەکان شتێکی ئاسایی نییە و دەزانین ئەو ڕژێمەی لە تەهران هەیە ڕژێمەیەکی خۆشەویست نییە. من anytime soon. وای نابینم بەم زوانە کە ئەم ڕژێمە لە ناو بچێتن بەڵام سوپڕاس نابم کە ئاگەر زیانێکی زۆریان بگەن کە ڕەنگە 20 ساڵی دیکە ئەم ڕژێمە لە ناو بچێت. ئەمە شتێکە و ئەمە هۆکاری سەرەکیە بۆ ئەو دژمنداریەتێکە هەیە ئێستا کە نزیکەی 40 ساڵە هەیە لە نێوان ئیسرائیل و ئێراندا بەڵام ئەمە بۆ هەمیشە بەردەوام نابێتن. دووبارە وەکەوەی کە باسم لێوە کرد زۆرێک لە وڵاتە عەرەبیەکان نیگەرانی زۆر قوڵیان هەیە لەبارەی سەرکردایەتی ئێران. کەواتە دوی چارچوبەیدا ئەمشێن بێژین گەل و وێ گواردنی جیۆپۆلۆتیک و گواردنی سیستەمین سیاسی لە ڕۆژهەڵاتە ناوین di çarçovêvan guhardan da diroz bibin Rêz Cûn? Well, I would think we've already seen من بڕۆمایە هەمومان بینیمانە جیۆپۆلیتیەکی گەورەمان لە ناوچەکە دابینەوە لەگەڵ کاردانەوە نێودەوڵەتیەکاندا بەهۆی ئەم سەرکەوتنە گەورەی کە ئیسرائیل هەیبوو بەسەر حیزبوڵڵا ساڵی ڕابردوو و بینیمان ئەو سەرکەوتنە ڕوونەی کە ئێستا دەیبینین بەسەر ئێراندا. ئێران ئێستا زۆر مەترسیەکی کەمترە بەرامبەر بە ئیسرائیل و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چونکە توانە سەربازیەکەی بە شێوەیەکی گەورەکەم کراوەتەوە. ئەمە گۆڕانکاریەکی زۆر گرینگە هاوکات لەو کاتەوەی کە ئێران لە نزیکەوە کار دەکات لەگەڵ رووسیا و چین و کۆریای باکوور ئەمە پەیامێکی نێودەوڵەتی دەگەێنێت کە کاتێک تۆ دژمنکاری دەوەستێنیت ئەوە تۆ سەقامگیری بەرەو پێشەوە دەبێت. ئەمە تەواو لە بەرچاو نەگراوە لە نێوشاندا لە ئەمریکادا سەبارەت بەو جەنگی کە لە مۆسکۆ لە دژی ئۆکرانیاوە هەیە بەڵام پێویستە ئێمە دەرسێک لەمەوە بگرین کاتێک کە سەرکردایەتیەکی بەهێزتر هەیە لە ڕۆژ ئەوە پێویستە مۆسکۆش لە ئۆکرانیا بدۆڕێت چۆن دەبینین کە ئێران بەرامبەر بە ئیسرائیل دەدۆڕێ. کەواتە ئەمێ بەحسی ئەمریکا بکەین ڕۆلی ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوین ڕۆلێکی بە باندورە توزانی بدە هزاران سەربازێنێ هەنە بنگەین ستراتیجیکên سەربازی هەنە داماندەمدا ئەمریکا بەرژەوەندین gelekên stratîjî لە ڕۆژهەڵاتە ناوین هەنە کەواتە گەل و دوچارچوبێ vê rewşa tesعîd ku heye ئەمریکا çawa dê îdara rewşê bike ئایا حتانە باش îdare kiriye؟ Look,
I think that سیرکە من بڕوام وایە has been a beneficiary ئەمریکا of strong سوودی Israeli leadership. بینیوە لەسەر کردایەکیەکی بەهێزی ئیسرائیل دووبارە سەرەتا کاتێک کە ڕوبەڕووی حیزبڵا بنەوە کاتێک کە ئێستانێکە توانە سەربازیەکانی ئێران لە ناودا Frankly, ئەبێت Netanyahu's ڕازگۆ بم policies were سیاسەتی better. ناتانیاهۆ باشتر و بەهێزتر بووە لە بایدن باشتر بووە بەڵام لە ترامپیش باشترە بۆ ئێمە سوود لەم دۆخە دەبینین I think that Trump بڕوام deserves وایە ترامپ great credit in his first term شایانی for overseeing the Abraham Accords. دەستخۆشی زۆرە لە تێرمی یەکەم سەرۆکایەتی بۆ ڕێکەوتنی ئیبراهیمی بڕوام وایە لاوازکردنی ئێران شتەکە ئاسانتر دەکات بۆ ئەوەی ڕێکەوتنی ئیبراهیمی فراوانتر بکرێت و وڵاتێکی زۆری عەربی بێنن ئاشتی لەگەڵ ئیسرائیل بەرپا بکەن و بڕوام وایە ترامپ کار لەسەر ئامە دەکاتن But لەگەڵ ئەوەشدا ترامپ more cautious, just as Biden has زیاتر نیگەران بووە وەک ئەوەی کە هەمان شێوە بایدن لە بەرامبەر نەتانیاهۆ بووە کە بە شێوەیە کە من دەڵێم تەواو پشتیوان کار نەبووە بۆ بەرژەوەندی فراوانی ئەمریکا بەڵام ترامپ توانیوێتی سوود ببینێتن لەسەر کەوتنەکانی ئیسرائیل لە چەند ڕۆژی ڕابردوودا و توانیوێتی وا بکات هەنێ ئێران بدات کە ئەم دۆخە قبول کراونیە کە ئێران داوای دەکات سەبارەت بە پیتاندنی یۆرانیۆم. ولبريس جون هيربست باليوزي بري امريكا لاوكراينا لواشنطن جيل مبو جالك سباس